بازاری دراوە ئەلکترۆنیەکان یەشێکە لەو بازارانەی کە ماوەیەکە لە کوردستاندا سەری هەڵداوە کە خەڵکێکی زۆر ئەڵگۆڕی پێوە دەکەن. کەسانێک زیانمەند بوون بەهۆی ئەو بازارەوە و کەسانێکی سوودمەند بوون. من زانیاری زیاتر لە میوانەکەم هیوا عوسمان شارەزا لە بواری دراوە ئەلکترۆنیەکان سڵاوی لێبێت. بازاری فۆرکس چییە؟ بەخێراتن تانەکەم بازاری فۆڕێکس بازارێکی جیهانیە ساڵانێکی زۆرە دامەزراوە و لەم بازارەدا چۆن لە بازاری دۆلارە ئەتوانی مامەڵە بە نرخی یۆرۆ و پاوەن و با بڵێن ئاڵتون و ئەمانەوە بکرێت بە هەمان شێوە لە بازاری فۆڕێکسیشدا بە کورتی تەوان هەمان مامەڵاکرێت لە بازاری فۆڕێکسدا و لەژێر چاودێری نێودەوڵەتیایە. مەترسیەکانی ئەم بازارە چییە؟ خۆی لە هەموو شوێنێکە کاتێک کەسێک ئەوێ بزنسێکی خۆی دابمەزرێنێ ئیشەکە لە هەموو بزنسێکە ڕیسک و مەترسی هەیە لە بازاری فۆڕێکسە هەمان شتە بەڵام کەمێک مەترسیەکان زیاترە بۆیە ئەو کەسانی کە لە بازاری کریپتۆیە یاخۆ لە بازارە دارایەکانیان لە فۆڕێکسە ئیشەکەن ئەم مەترسیە لە سەریان زیاترە بەراورد بە کەسێک کە پیشەیەکی تری هەیە و بە هەمان شێوەشە بۆ خێرەکەی چۆن هەر بزنسێ ئەگرێ خێری هەبێ بە هەمان شێوەش ئەم بزنسە خێری خۆی هەیە و فەرقێکی زۆر زۆر ئەو توی نییە لە ڕووی خێر و زەرەرەوە تەنیا کەوتۆتەوە سەر تۆ کە چۆن مامەڵەکان تەکەی بە چ قەبارێکێکی. باشە کەسانێک دەرەکەوێ بەناوی بڕۆکەر و کۆمپانیا و چەندین کەسایەتی ئەمانەوە کە باگەشەوەکەنگەڵەوە فێرتانەکەن کە چۆن مامەڵە لەم بازاڕەیە بکەن. ئایا ئەمە هەمویان متمانە پێکراون؟ خۆی هەتاکو جێگایەک ئەتوانین بڵین متمانە پێکراوە ینی ئەگەر ئەو بڕۆکەرانە ئەو کۆمپانیانە ئەو شخصانە تەنیا ئامانجیان فێرکردنی تۆ بێ تا ئەم شوێنە هیچ شتێکی خراپی تیانە بەڵام دوای ئەمە مهمە. یانێ لەم ڕێگایەوانێت تۆ سەرنجی تۆ ڕاکێشن بۆی لە مستەقبەلا لەگەڵ ئەوانە ئیشکەیت پارە لە شەریکە لە لای ئەوانەدا بنیت خێر و زەرری لەگەڵ ئەوانە بێت چۆن لە معاملت لەگەڵاکەن کاتێ خێرەکەی کاتی ئەم پارێ ڕاکێشیتوانێ مۆزوعەکە خۆی لە دوای ئەوە دەست پێکە هەتاکو ئێرە کە ئەو ئەوێت و فێرکە شتێکی زۆر معقولە شتێکی یعنی بێ ئەشکالە بەڵام مۆزوع ئەساسیەکە ئەو کاتە دەست پێکا کە تۆ پاراخیت ئەم بازاڕەوە دوایی کە پارێت خستان بازاڕەوە ئەوان چۆن معاملە لەگەڵ تویاکەن ئەمانە بێ هەر کەسێ بازرگانیەکە حەزەر وەرگێ بزانێت تەڕەفی بەرامبەری کێ و لەگەڵ کیە مامەڵاکات. حەڵەتان هەبوو کە ئەب هەبوو کە داخراوە یا کەس هەبووە کە دەنگی نەماوە باسی ئەوم بۆ بکەی تا چۆنێک ئەم حەڵەتانە هەبوو وەکو ئەپلیکیشنەکەی کە ئیشی پێوەکرێمێت تا تریدەرە ئەمە شتێکی عالەمیە داناخرێت هیچ کێشەیەکی نییە وەکو ئەپ وەکو هەر ئەپێکی تر احتیمالە یعنی خەلەلی تیا دروست بێ بۆ سێدیان شتێ بەڵام وەکو داخران داناخرێ بەڵام وەکو شخص کە ئیشی لەگەڵاکی بەڵێ کۆمپانیا هەبووە لە پێشترا ڕۆیشتووە شخصە بۆ پارەی خەڵکی لا بووە بۆ نمونە یان نەیاوەتەوە یان درێن یاوێتی یان هەر پارەکەی بردو ڕۆیشتەوە سەرمایە زۆر لە دەستدراوە بەداخۆ هەم لە کوردستانە هەم لە دنیای ئەمە هەیە بۆیە من دووبارەیەکەم ینی زۆر گرنگە تۆ بزانی لەگەڵ تەڕەفی بەرامبەرێکی کاتێکە میشاکی کە تۆ بدەسەکەی بم بازرگانیە ڕاستەوخۆ ناتوانانی لەگەڵ بانقایشکەی نێوەندگیرێکی لەم بینایە پێوترێ بڕۆکەر تۆ ئەبێ پارە لەم بڕۆکەرە دابنی ئەم بڕۆکەرە نێوەندگیرە لە بینی تۆ بانکە کێشەکە زۆربەی کات لەم نێوەندگیرایە نێوەندگیرەکە ئەڕوا نێوەندگیرەکە پارەکەت نایەتەوە کاتێ خێرەکەیان بەداخەوە لە هەنێ شوێنەی بیسین هەر خێرەکە ئەکرێ بە قیست ینی بۆ نمونە تۆ $10,000 خێرکردوە سێرەکەی نێوەندگیرەکە ئامادەیە بە 3 مانگ بە 4 مانگ بداتێت لە کاتێکە نێوەندگیری زۆر باشی شێ لە کوردستانە کە ساڵانێکی زۆرە لە بازاران 10 ساڵ 15 ساڵە ئیشەکەن و هەر دقێکیش خێرکەی خێرەکەتە هێنەوانێ و کە زەرشکی زەرەرکە دەچێت بۆ بانک ینی چۆن نێوەندگیری خراپەیە نێوەندگیری باشی شەیە ئەو ئاکێتۆ سەر ئەو کەسە کێ هەڵەبژێری ئیشی لەگەڵاکە کەسانێکە هێلوانی شەرزای تیان نەبێت کاتەکەی بینێت لە توڕک وڵاتیەکانە کەسێکڵە من خێرێکی زۆرم کردووە لە ڕێی دراوە ئەلکترۆنیەکانەوە بەڵام کاتێ دەستکاریەکات زەرەرجی زۆر لە خۆی و لە خانەوە دەکەشی ئەیات ئەم بۆمانە چی؟ من لێرەیە ڕاستی ئەم بازاڕەدارەیە و پێڵم با بڵین بە شێوەیەکی زۆر شەفافانە لەم بازاڕەیە لە 100 کەسە ئەکرێ 5 کەس خێر بکە 95 زەرەرکە ئەکرێت لە 1000 کەسە 5 کەس دەوڵەمەند ببێ و ئەکرێت لە ملیۆنێ کەسە 5 کەسیش ببێ بە ملیۆنێرتیایە یعنی کاتێ من پێتەڵێم لە 100 کەسە 5 کەس ئەکرێ خێرکە حسابی ئەو کە 95 کەسیش زەرەرەکە ینی لە 100 90 بۆ 95 ئەوی لەم بازاڕە داراییە ئیشەکە زەرەرەکە ئێمە ئەزمونێکی زۆرمان هەیە خۆشمان زەرەرمان کردووە و خێریشمان کردو لەم بازاڕە بەڵام لە 100 90 بۆ 95 خەڵک بەداتاوە لامە کە خەڵک زەرەر ئەکات باشە ئەم زەرەرەش تۆ لەگەڵ کیە ئیشەکەیت یعنی ئێستا گەر من لەگەڵ بەڕێسایان هەر کەسێکی کەیە
ئیشێک بکەم ئەکرێ معاملەیەک هەیە لە بینمانە تۆزی قەنەعەت بە تۆ کەم خاترم گریام تۆزی خاتری تۆگرم لەو معاملەی کە هەمانە بەڵام تۆ کاتی ئەم ئیشاکەی لەگەڵ بانکە ئیشەکەی بانک ئەم مەجای نێشتۆ تۆ معاملی لەگەڵاکەی وە کەسانی زۆر شارەزایان هەیە بۆی تۆ زەرەرکەی ئەم بازاڕە بەس بۆ دانراوە خەڵک خێرکە ئەگەر هەمووی خێر بکە ئەیکێ زەرەرکە خۆ هەموو پیشێک وایە یعنی تۆ کاتێک ئەچی بۆ منە نانێکە خۆی خۆ بێ دەستکەی بەگیرفان تا پارەبی بۆی لە بەرامبەرە خواردنە بۆ منە بۆ بهێنن لە بازارە دارایەکان و لە کریپتۆ شەوایە ئەبێت تەڕەفێک زەرەرکە بۆی تەڕەفێک خێرکە تەڕەفەکی کە ئەبێت زەرەرکە زۆربەی کات خەڵکە چکە بانک ئەگەر زەرەر بکات و تۆ بەردەوام لە خێرابی بەردەوام پارە بە تۆ بانکەکە بێدا بخرێ ئەگەر خەڵک هەمووی خێر بکە و هەمووی پارە لە بانک وەرگێتوانێ کاتەم بانقا بێ داخرێ بەس بۆچی داناخرێ بۆچی بەردەوامن بۆچی بەردەوام شەریکاتی تازە شەکرێت لە بەرەوەی زۆرینەی خەڵک خێر ناکەن زەرەرەکەن کەمینەیەک خێرەکەن و بۆ وەڵامی کۆتایی پرسیارەکەی بەڕێزیش بڵێ خەڵکانێکی بەڕاستی دەوڵەمەنە بن پێی و پارەی پێپەیاکەن بەڵام کاتێک یەنە سەر شاشە کۆمەڵێک شت پیشان ئەدەن ئەمە تموحەکە تا بەردەم خەڵک پێی وایە کە ئەویش بچێت بزەبت ئەتوانێ وەکو ئەو بێ بە ملیۆنێر وەکو ئەو ببێ بە خاوەنی کۆمەڵێ شت بەڵام من لێرە پیانەڵێم لە 100 کەسە 5 کەس ڕەنگە 2 کەس ڕەنگە 3 کەسیش بتوانێت بگا بەم شتە ناڵێم کەس پێی ناگە بەڵێ بەڕاستی خەڵکێکی پێیەکە خەڵکێکی زۆریش زەرەرەکە لێرە ئاکەوێتەوە سەر ئەوەی کە تۆ خەون بەم شتەوە ئەبینیت ئەبێ ئامادەسازی باشیشی بۆ بکەی لە سەرەتاوە خەڵکە بۆ کە پارەکەی سەفر بوو بێتەوە بڕێکی چەند زۆرترین بڕکە لە شاری سلێمانیە لە سیابێت چەندێک بۆی کە خۆ بینی بێتێ بەڵێ نەک خەڵک هەیە سفرە بێتەوە زۆرینە هەر وەک پێم وتی زۆرینە کە ئاڵم زەرەرەکە لە 100 بۆنەوە 5 هەر سفرە بێتەوە سفر بوونەوەکەش بە هیچ جۆرە خەتای بانکی لەدەستداوە وەکو شخص ئەوەی کە من ئاگادار بم ینی کەسی بابلین دۆستی نزیکی خۆم هەتا 2 ملیۆن دلار 200 دەفتەرم لەسەر ئەکاونت بینیوە بە بەرچاوی خۆمەوە سفر بۆتەوانێ لەم شاری سلێمانیە 2 ملیۆن دلار سفر دوایەوە یعنی نەک کەسێکەوەم بڵێم 2 نەفر و 3 نەفریشم دیوە بەم شێوازە بەڵێ 200 دەفتەر دلار لەسەر حسابەکەی بۆ سفر بۆتەوە تۆ چۆن پێ دوایە خەڵکێک ئەتوانێت ملیۆنێ دلار خێر کات و ئیسفادە بکە ئەبێ قبولیشە بێ هەر هەمان کەس ملیۆنێ دلار خێرکە یعنی مقابلی یەکن خێر و زەرەر لەم بازاڕەیە ئەکرێ چەندێک خێر بکرێ ئەوەش زەرەر کرێ زۆر لات ئاسایی بێ کاتێک گەڵێم 2 کەس و 3 کەسم دیوە 200 دەفتەر دلار لەسەر حسابەکەی بووە لە ماوەی چاوتروکانێکە یان لە ماوەیەکی زۆر کەمە هیچ باڵانسێکی تیانەماوە بەهۆی معاملەکردنی زۆرەوانی بەکارهێنانی باڵین لۆتی زۆر گەورە لە بازاڕە